حەزەکەم گۆشتەکە داغیگێتەوە. باشی کۆز بکەرە سەر زۆر نەکەی دەسەر. کارەکە وەر لێسانە زۆر و کەمی بۆ چییە؟ ئاوا دەدا پڕیکە خەینە. پامێری داما نایرێ شتێ بخواڵن بۆ بە بەلاشە جوازان مردووی لە برسە ئەو نانە نەبیز نییە بیخۆی. ئەڵێکی بەس من لە خزمەتام. باشە تەلا تۆ ڕۆژنامە نووسبی چیت داوە لە کفتە و کووبە؟ ئەی تۆ نەو بیستۆ ئەڵە کاسە بخواشەویستی خوایە؟ تۆ بەم شوێ پارە پێیاکەی؟ الحەمدولله. مادام لە شەم ساغە پارە پێیاکردنیش خۆ عیبە نییە. ڕۆژنامە نووسەکە واز لێنە؟ نه چۆن ڕۆژنامە نووسەکە لە خوێنمەوە هەر ناتوانم وازی لێ بێنم بەڵام پێشەم شتە من خۆمەندازیاری خۆراک ئەمەیەک دوو لەشتر لە ڕابردووە چێشخانەم هەبوو بۆی هۆکارێکەوە دامخست ئەیتر هەر ئەو حەز و خولیایم هەیە نەبێتە قسە باوە کە بڵم لە مناڵیەوە بەڵێ بە مناڵی ملم ناگەشە تەباخە پێنجاوەکان لەسەر پیکنیکەکان هەر جارجار شتێکم دروستە کرد. ئێتر ئەم فستیڤاڵانە هەمووکو ڕۆژنامە نووس هەمووکو میوان بەردەوام سەردان مەکرد حەزم لێ بوتم باشە منیش خۆتوانم خواردن دروستکەم بە خواردنێکی کوالیتی پاک و جوان و بەرز پێشکەش بە هاوڵاتیان بکەین ئەوەی کە لەسەر سفرەکەی خۆم دای ئەنێم ئەوم لێرە داناوە هەماشتی ماڵەوەیە هەمان شتە باوەڕکە کەوتومە ئەمە بەوەنەیە کابرا بە دوو دڵی بردوێت دیوتمە بیبە ئەگەر جیاواز نەبوو لەوەی کە پێشتر خواردووتە وەرە پارەکەت وەرگرەوە من بۆم وت ئەی خۆم لێرەم تێگەی لەبەرەوە هەماشتی ماڵەوەم بەکارهێناوە ڕای بێەوەی بی بریانی ئەمە زیاتر گەنجەکان حەزیان لێ کفتەی سابوونکەران ئەوەی ئەها خۆشخۆرەکان ئەم کفتەیە ئەتوانێت تامەکەی بناسێتەوە ئەمە دروستکەی ها دەتۆ بایەشتی خۆشە بشان بم ئەتەمانەوە دەستکێشیشم لە دەستاسی دەستم کەن ئەمە نەیە سی کفتەکانم ئەوە سەر بۆ دروستکرابێ ئاخر هەر حەزم لێتی حەزەکەمەها دایمشتی جوان و شتەکە کە ئەیفرۆشی بە خەڵک ئەوڵ ئەڵی بەوەنێ تێری پێ بخوا شتێکی جوان و جیاواز بێ ئەوەش سەر و پێ خوانی بڕێ پێشی بگەمە ئێرە هەر لە ماڵەوەنی وەیم فرۆشت مریشکی فرێش وت کێشیۆم هەبووە موتە ترسم سیقەتۆرە و قات و شتێکی تیا بێ خەڵک بێزی لێ بکاتەوە دوێنێ بەدای بەداهاتن ئەیان کڕی بەڵام فرێشە فاسۆلیا قۆزێکی زۆر تایبەت و نازدار بە دەستوری سلێمانی لێم ناوە ئەجا گۆشتەکەشی گۆشتی تەواو ساغە برنجی کوردی ئاکرێش یاپرا خێسەڵ و قازیش من سەروپێگەشم بە برنجی ئاکرەکە لێ ناوە لە بەروی سەختە ئاوی زۆر ئەوێ کە ئەسڵی ئەی بەبانێڵم کیلۆی چەنی پێم بە تاقیکەینەوە کێشە و چێتەوە لا چۆم سامی کە بزانە ئەو برنجی چییە؟ کەمی تێکە زۆرم بۆ ناخە من تۆزە ڕێجیمی نەیتەوە بووی ها ڕێجی مەکەم ئۆتایی بارێنێ ئەبزانم تامی چییە ئەمە بزانە ئاکری ئەسڵا بسمیلا بکە خۆش دێونی هاتەسەڵم ناکرد بۆ تەسەور ناکەی ئەم شتانە بزانی چی کاتێ تاقیکەیتەوە چیتر هەیە جا من دایکم بە ڕەحمەت بێ شاژن بوو لە مەطبەخە جا هەمیشە لە داردەستی بووم زۆربەی خواردنەکان بە ئێستاشەوە قەرزاری ئەوم کە فێرم حەزەکەم گۆشتەکە داغیگێتەوە باشی کۆز بکەرە سەر زۆر نەکەی دەسەر کارەکە وەر لێسانە زۆر و کەمی بۆ چییە؟ ئاوا دەدا پڕیکە خەینە پامێری داما نایرێ شتێ بخواڵن بۆ بە بەلاشە جوازان مردووی لە برسە ئەو نانە نەبیز نییە بیخۆی ئەڵێکی بەس من لە خزمەتام بیخۆ بزانە چۆنە بەخێر بێ ئەمە بەچیە باشە ئێمە جاری موشەی بەڕێمەکە بام قسەکان تەواو پارەکە زەڕوریشە ئەویش سەڕورە بانەڕاشەیگەنان نەخۆ چۆن وەختی ئێمە ئەبینی بۆ یعنی ئەمە لە برنجنیایی گورە ئەی بە سەد جاروتم وەرن با خزمەتام کەم خەڵک خوشکی بۆچێ بۆ چێشتونانی خۆش نەبێ ئەجا ئەمێ زۆر گرنگی بۆ بەم لە پێیجەکەی خۆما ڤیددیوەکەم کرده بوو خەڵک زۆربەی نووسی بووی تەلارخان دوو موچەنە درراوە بۆ کێبین بۆ فستیڤال هەر کەسێ لە توانایە ملێرە لە خزمەتیام هەرچی حەز لێ بووی هەیە بیخوا تۆ ژۆرە نەگرتووە تۆ هەر ماڵی خوشی خۆتە ئەی یاپراخ خوچی ئەیکڕێ یاپراخ ژنان ژنە پیاوان ژنان وڵە ئەزا ئەرێوەزانی بەڕاستی ئێستش پیاوان حەزیان لێە ها دەنکی بەردەنک نەکەوتۆ یاپراخەکە لە یاپراخ تاقێکی تۆ دەنشەکەم بەرێ بزانم ئەڵێ چی حەز لە چی ئەەکەی سەڵق
وڵای خۆ کەشەف نەکرێت چەند وەختە بە سواردنەکانە خۆشە. ئەها سێری ناوی ئەو برنجەکەمە بە برنجی چواردانە لی ئەنێم ینی برنجی وردە تۆزێ بە برنجی خرخوانێ بڕێ قورسە لە سەرماعیدا بەس ئەمە زۆر خۆشترە خەڵک زۆرتری بۆ خوێ بەڵێ بێگومان ئیزعاجت ناکە سووکە لە سەرماعیدا تۆزە برنجە خڕەکە قورسە خوانێ بڕێ پیا ئەی خوا نەیخوا ئەی خوات ئەچی ئەو پیاوانی ژنەکانیان خۆشەیە پراخکەشە خۆن ئەوە پەیوەندی بە خۆشەویستیەوە ئەراڵە دەکەوە بە ڤیدۆ گرتوومەکە پراخی گەڵامیەوە خوا داڕی ماڵتانەوە بێت.